هەرێمی کوردستان لە دوای سەرەڵدانی کێشەکانی ئەم دوای لەگەڵ بەغداد ڕوبەڕووی ڕەوشێکی دژوار بووەتەوە و تا ئێستا ئومێدی چارەسەرکردنی کێشەکان لە ئاستێکی لاوازدایە. ئەمەش هاوڵاتیان هەرێمی کوردستانی ڕوبەڕووی ڕەوشێکی یەکجار دژوار کردووەتەوە. ناکۆکیەکانی ئەم دوای هەرێم و بەغداد کە لە دوای ڕفراندۆمەکەی باشووری کوردستانەوە سەری هەڵداوە، هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ڕوبەڕووی ڕەوشێکی دژوار کردووەتەوە و گرفتی گەورەی لە بەردەم جم و جۆڵی بازاڕ و بژێوی ژیانی هاوڵاتیاندا دروست کردووە. وڵی تازە چابوونی نییە و هیچ مەگە خواجیان چاکیکە تازە نەوتماوە نە هیچ ئێتر هیچیش نامێنێ هەر مەجبوری بەخا بێبینەوە هیچ کێشە نامێنێت شڵای مەگەر لێ مەعاشمان بۆ بێوتەوە. دۆخی ژیانی خەڵک چۆن ئێستا لە کوردستان؟ وەڵی خەڵک تەواو لێ بۆتەوە توانای هیچی نەماوە. ژیانی خەڵک زۆر خراپە و بێ ئیسیە و بێ مەعاشیە و کار و کاسبی نییە و کرد بووە و بێ موچەیە وەڵاوە کارەکە بۆ بێنێتەوە کەسابەتی نەماوە ماش نادرێ. کێشە و ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغداد جگە لە دروستکردنی گرفت بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیانی ئاسایی گرفتی گەورەی لە بەردەم چینی موچەخۆرانی هەرێمدا دروست کردووە، بەتایبەت دوای دەست بەسەراگرتنی بەشێک لەو بیرە نەوتانەی کا پێشتر لە ژێر دەسەڵاتی هەرێمدا بوون. ئەم نەبوونی موچە و دواکەوتنی موچەیە کاریگەری تەواوی لەک لەسەر فەرمانبەران لەسەر تەواوی خەڵک و بازاریش کاریگەری هەیە. ئەم وەزعی ژوا بڕات خەڵک ناتوانێت چیتر چاوەڕوانی ئەوە بکات کە مەعاشی لەلایەن حکوومەتی ناوەندۆ بێت یا لەلایەن حکوومەتی هەرێمە بێت. خەڵکیت خۆپیشاندانەکە مزارەکە داوای حەقی ڕەوا و مافی خۆیەکات. هەموو خەڵک چاوەڕێی ئەم بارودۆخەیە کرد، هەموو خەڵک بیر لەم بارودۆخی ئستا کردەوە بەداخەوە بەدا ئەبواە سەرکردەکانمان نەیانێشتا بگا بەم ئاقارەی ئیستا کە تیاپەڕین هەر لەبەر خاتری خوێنی شەهیدەکان هەر لەبەر خاتری خەڵک ئەوە بینی بازار چۆنە، ئەوە بینی وەزعی موچەخۆر چۆنە، ئەوە بینی بووە گشت برسی ئێستا خەڵک هەمووی برسیە موچە نەماوە نەود نییە خەڵک شتی بۆ ناکرێت خەڵک بەکو هەر لە بازار دێو دەچێت سەیری خەڵکە هیچی علاگەیەشی پێنیە شتێک بکرێت. لە ساڵی 2014 بەردەوام هەرێم و بەغداد کێشە و ململانیە لە نێوانیاندایە، بەڵام لە دوای ئەنجامدانی پرۆسەی ڕفراندۆم کێشەکان گەیشتونە تا هەستێکی مەترسیدار و بەردەوامی ئەم ڕەوشە و چارەسەر نەکردنی کێشەکان لەگەڵ بەغداد گرفتی زیاتر بۆ هاوڵاتیانی باشووری کوردستان دروست دەکات. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.